بەڕێزان سلااوتان لەبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکتر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕێز و خۆشویست گەیشتمەوە لە پرۆگرامی ئەم جارەی بە کوردیدا هەوڵ دەدەین گفتوگۆ لەسەر چەمکی ئازادی ڕادەربرنی ئاینی بکەین و لەو بارەیەوە دەپرسین ئایا ئازادی ڕادەربرنی ئاینی چییە و کامیان لە پێشدایە واتە ئازادی یا ئاین گرنگی ئازادی ڕادەربرنی ئاینی لە چیدایە هەروەها پەیوەندی نێوان ئیرادە و ئازادی چییە؟ ئایا پێکەی ئازادی ڕادەربرنی ئاینی لەکوێی قورئاندایە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی مژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتی جانەوەت باش. باشتر. سوپاس مامۆستا پێم خۆشە ینی پێمان خۆشە بینە سەر چەمکێکی گرنگ کە پەیوەندی بە فەلسەفەشەوە هەیە ئەوش پەیوەندی بە ئازادی ڕادەربرنی ئاینیەوەیە. ئیسلام دیارە ئازادی هەڵبژاردننی ئاینمان هەیە لەگەڵ ئازادی ڕادەربرنی ئاینیشمان هەیە. و ئەمە بەڕاستی بە درێژای مێژوو کێشەی زۆری ناوەتەوە ینی گفتوگۆی زۆر لەسەر کراوە کامیان لە پێش کامیاندایە ئایا مرۆڤ ئازادە لەوەی کە قسە ئاین بکات یان ئاین هەڵدەبژێرێ ئاین ئازادی بۆ مرۆڤ دەستنیشان دەکات. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان گرنگی ئەم باسە لەوێدایە کە کۆمەڵگەی ئێمە ساڵانێکی باشە و لەم ساڵانەی دوایشدا کەوتۆتە مەسلەی بیرکردنەوە و دەربڕینی خۆی لە هەموو بوارەکاندا ڕەنگە مەسلەی ئازادی بیر و ڕا بە شێوازێک لە شێوازەکان لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی قسەی لێکرابێ ئێستا قۆناغێک لە قۆناغەکان کە ئیدی لەمە و دوا باشتر و چاکتر و زۆرتر قسەی لەسەرەکرێ ئازادی دەربڕینی یا بەمانایەکی تر ئازادی دەربڕینی بیرۆڕای ئاینیە یعنی چۆن یعنی کۆمەڵگەی کوردەواری بە درێژایی مێژوەگەر قەناعەتی بە شتێک نەکردبێ کەس نەیتوانیوە بە زۆر قەناعەتی پێ بکە ئەوە کەلتوری کووردە ئیدی ئێستا کە بەداخەوە کەلتورێکی هاوردەکراو هەیە بە تایبەت لە بواری ئاینی ئەڵە تۆ ئەبێ وەکو مردووبووی لەبەر دەستی ئەو کەسەی کە ئەیشۆرە ئەمە بەڕاستی کورد ئەمەی قبول نییە کورد بە درێژایی مێژوو کە هەر شتێک لە هەموو بوارەکان هەروە بووە بەڵام ئێستا قسەمان لەسەر بواری ئاینیە لەبەرەوە کاڵین ئازادی بیرروڕا بە شێوازێکی گشتی گەورەترە لە ئازادی دەربڕین ئازادی بیرروڕا دەربڕین گەورەتر و فراوانترە لە ئازادی قسەکردن هەر بواری قسەکردنە و لە بواری قسەکردنە تۆ ئازادی قسە بکەیت بەڵام خۆ ئەی نووسین ئەی بە کاریکاتێرێک ئەی بە درامایەک ئەی بە شانۆیەک وەنیە بە وێنەکردنێک هەموو ئەمانەی تر بە هەموو شێواز بە خۆپیشاندانێک وەنیە بە ناڕەزایی دەربڕینێک بە نووسینی مەقالەیەک هەموو ئەمانە پێمانەڵێ لە ڕاستیدا ئازادی چۆن ئەوەی کە پێوترێ freedom of expression زۆر جیاوازە لە freedom of speech ینی ئازادی قسەکردن بەشێکی بچووکە لە ئازادی ڕادەربڕین ئێمە ئێستا قسە لەسەر ئازادی ڕادەربڕینەکەین بەڵام لەنێ ئەوەشە ئازادی ڕادەربڕینی ئاینی کەواتە ئەمانەوە لە ڕاستیدا ئەوە بڵین ئەو دیاردەیە لە کۆمەڵگەی کوردەواری ئەبێ وریابین سەر هەڵنەدا ڕێکدانە کوتێ کە نایڵەن پرسیار بکەی ئەڵێن ئەوە کوفرە نابێ ئەو پرسیارە بکەی نابێ ئەوە قسەی خۆت بکەیت لە کاتێکیشا ئەو کەسە ئەوێ ڕای خۆی دەربڕێ ئەوێ قسەیە بکە تا بۆی دەرکەوە قسەکەی ڕاستە یا خودت ڕاست نییە لەبەرەوە بێ ئەمە قسە لەسەر ئەم باسە بکەین لێرەوە چینە سەر ئەو خاڵی کە ئازادی بە شێوازە فراوانەکەی لەگەڵ ئینسانە لەدایک دەبێت لەبەرەوە کەس ناتوانێت منەت بکا بەسەر کەسە بڵێ من ئازادیم بە تۆ بەخشیوە ئازادی لەگەڵ لەدایک بوونتە بە تۆ دراوە لەلایەن خودداوە کەواتە ئازادی پێش لەگەڵ ئەوەی کە مافێکی مرۆڤە مافی خوددایە یعنی چۆن یعنی خوا پێداوی یعنی کەس ناتوانێت منەتت بەسەر بکە کە بڵێ من ئەو مافەم بە تۆ داوە خوا پێداوی ئەکرێتەوە لە مافی خۆت تەنازول کەی بڵێ ئەو پەرداخەم ناوێ بۆ تۆ بەس بۆت نییە تەنازول لە ئازادیەکەت بکەی خوا لێت قبول ناکە کە تەنازول لە ئازادیەکەت بکەی بیبەخشی بە یەکێکی تر بڵێ من ئازادیم ناوێ بە ئارەزوی خۆم نامێ ئەو لە جاتی تۆ بیرکاتەوە ناتوان یعنی ئەمە مافێکە وەکۆڵێ خدا پاراستوێتی بۆ تۆ دەبێ هەمیشە ئەم مافە لە لای تۆ هەبێ لێرەوە بۆ دەرەکەوێتکەواتە ئێمە بە کامیان هەڵدەبژێرین بە ئاین ئازادی هەڵدەبژێرین یا لە ئازادی ئاین هەڵدەبژێرین لا ئیکراهە فی الدین پێمان دەڵێ چی لا ئیکراهە فی الدین شیکەیتەوە کاتێک کە هیچ فشارێکت لەسەر نەبێ و بە زۆر تۆ دینت بەسەرا فەرز نەکرێ و لە دینە بە زۆر سەپاندن نییە کەواتە ئازادی لە پێشەوەیە کەواتە تۆ بە ئازادی ئاین هەڵدەبژێری بە ئازادی ئاین هەڵدەبژێری هەر لەبەرەوەشە زۆر لە فوقاهاکان قسەیەکی جوانیان کردووە مناڵێک تاوەکو خۆی نەگاتە و ئاستەی دین هەڵبژێرێ هەندێک عیبادات هەیە کردوێتی بۆی حساب ناکرێت وەکوڵەن حەج سەبی یعنی مناڵێک
ئەوێتە سەر کۆڵی خۆتی دانی 2 ساڵ ئەڵێ حەجم پێی کردووە بەڵێ ئەو حەجی نەکردووە تۆ بردوتە لەگەڵ خۆتە ئەو ئیرادەی نەبووە کاتەمە بەستمەوە بوو ئەمەش ئەو خاڵە گرنگەیە کە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئازادی لەگەڵ ئینسانەکان لەدایک دەبێ خوددا پێی داوی کەس منەتت بەسەردا ناکە لەبەرەوە بۆت هەیە ئازادی قسەکردنت هەیە ئازادی دەربڕینی بیرڕات هەیە لە نێویشیدا ئازادی دەربڕینی بیرڕای ئاینیت هەیە لەوە گەورەتر ئەوەیە کە بەڕاستی مرۆڤەکان بە ئازادی خۆیان ئاین هەڵدەبژێرن تۆ چەند بە مرۆڤێک بڵێ ئەگەر ئەم ڕێگەیە هەڵ نەبژێری دەچی بۆ دۆزەخ دەڵێ هەڵی نابژێرم ئەو ڕێگەیم ناوێ کەواتە وەختی خوددا دەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر وەختی خوددا دەفەرمێ لا إكراه في الدين ئەوە خوددا دەڵێ مرۆڤەکان ئازادن لە هەڵبژاردننی ئەو دۆزەخەی کە هەڕەشەم پێ لێ کردوون یعنی مرۆڤ خۆی ئازادە لە هەڵبژاردننی دۆزەخیشدا خۆی ئازادە لە هەڵبژاردننی بەهەشدا بۆ نمونە کەواتە ئەم ئازادیە بۆ هیچ مرۆڤێک نییە بە زۆر بەڵێ ڕێگەی بەهشت لەوێوەیە ئیلا دەستی تۆ گرم و بە زۆر و بە قامچی دەدبم ئەو ڕێگەی بەهشتە خدا ئازادی کردو لەوەی ئەو ڕێگەی هەڵ نەبژێری یاخود نەتەوێت مەبەستم ئەوەیە بەڕاستی ئەمە بێ ئەگەدار بین کۆمەڵگەمان نەکەوێتە ژێر ئەم فشارە هاوردەکراوی کە نایڵێ دەم بکەیتەوە نایڵێ قسەیە بکەیت نایڵێ شتێک بڵێ ئەڵێ ئەوە نابێت و نابێت و بۆت نییە و بۆت نییە لە هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ کورتتر و جوانتر بڵێم قورئان پێمان دەڵێ هەر ئازادی خۆی بۆ خۆی ژیانە ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة يعني ما چیمان پێ دەڵێ دەڵێ ئەگەر خوانەکە بە هەڵە کەسێکت کوشت و بێتۆ وەرە زیندوی کەرەوە بۆ زیندوو نابێتەوە وەرە بۆ زیندوو نابێتەوە ئەبێ خۆ بەدیلی زیندوو بوونەوە بێنی ئەڵێ بچۆ کەسێک کە کۆیلە کراوە ئازادی پێ بەخشەرە و لە دەستی کۆیلەکارانی دەربێنەرەوە کەواتە کۆیلە بە پێناسی قورئانی ئازادی لە دەستداوە ژیانیشی لە دەستداوە کەسێکی تریش لێرە ژیانی لە دەستداوە خدا ئەڵێ من لە تۆ خۆش نابم کە کەسێکت بە هەڵا کوشتووە و ژیانت کۆتایی پێهێناوە ئیلا ئەمەم بۆ زیندوو نەکەیتەوە بۆ زیندوو نابێتەوە بە دیلی ئەمە و ئەڵتەرناتیڤی زیندووکردنەوەی مردوویەک چییە بڕۆ ئازادی ببەخشەرەوە ئازادی بدەرەوە بە کۆیلەیەک و دەریکە لە دەستی ئەو کەسانی کە بە کۆیلیان کردووە کەواتە پێدانەوەی ئازادی و جێڕانەوەی ئازادی بۆ کۆیلەیەک یەکسان بوو بە جێڕانەوەی ژیان بۆ مردوویە بەڵێ مامۆستا مە باسی ئازادیمان کرد ئازادی ئاینی و ئەوانە کامیان لە پێش ئاین لە پێش ئازادی ئازایی لە پێش ئاینایە بەڵام ئێمە بینی باز گرنگجی ئازادی ئاینی بکەین لە ئایندا واتە گرنگجی ئازادی ڕادەبڕین بکەین چییە ئەم گرنگی لە چیە لە بەدێژای مێژوو زۆر باسی کراوە کەنگەشی زۆر لەسەر کراوە تاریخوا فەلسەفەیە زۆر شت باسی کراوە بەڵام گرنگجەکەی لە چیە بۆ مرۆڤ حەز دەکات ئازاد بێ لە ڕادەبڕنی ئایندا یەکەم شت بەڕاستی ئازادی ڕادەربڕینی ئاینی یاخود ئازادی ئاینی پێمان دەڵێ کە کام ئاین وەک چۆنەڵێ ئاینی ئازادیە ینی ئازادی ئاینی لە چۆ دێ لە ئاینی ئازادیەوە دێ لە ئاینی ئازادیەوە دێ ئاینێکیش ئازایە ئاینێک ئازایە کە خۆی نەترسێ ئاین وەکو ئیسلام ناترسێ بەس بەداخەوە زۆرێک لە زانایانی موسڵمانی سەردەمانی زوو هەندێک بە ئێستاشەوە ئاینەکەیان کرۆ بە ئاینێکی ترسنۆکانە ینی ئاینێک بۆت هەیە ئەڵێن ئاین بۆت هەیە داخل بی بەس بۆت نییە دەرچی لە کاتێکدا ئەم قسەی لە چۆ هاتووە یعنی ئەمە چ ترسێکە بێتە ناوەم ئیسلامە لی دەرچی ئەکوژرێ وانە ئەی بۆ بە هاتنەکەی دڵتان خۆش بوو تان ئەوە هاتوو ئەی بۆ لێ دەرچێ پێتان ناخۆشە لە کاتێکدا گەسێری 5 ئاەت بکەیت لە قورئاندا باسی ئەوەی کە خەڵک دێتە نێو ئاین و لێ دەرەچێ و ئەنجا قەنەعەتی بۆ دروستە بێ دێتەوە و ئەڕواتەوە چی ئەکا چی ناکە خۆ هەر سزایەکی بۆ داناوە بۆ قیامەت لە دنیای هیچ سزایەکی بۆ دانەوە ئین الذین آمنوا ثم كفروا بقسەی فقها بێ لێرە ناکوژرێ إن الذين آمنوا ثم كفروا چۆن ئیمانێنێتەوە نابێ لێرە بکوژێ بە قسەی فقها باشە بە قسەی قورئان چۆنە بە قسەی خوا چۆنە إن الذين آمنوا ثم كفروا ثم آمنوا معنی هەر ماوە ثم آمنوا ثم كفروا هەمیسان جارەتری وازی لە دین هێنایەوە وازی لە ئیمان هێنایەوە هەمیسان کافر بووە خۆ بە قسەی فقها بێ بکوژێتەوە هێشتا نەکوژراوە بۆ ثم ازدادوا كفرا ئەمجا ڕۆچوو لە کوفریشە لم يكن الله ليغفر له ولا ليهديهم سبيلا بۆ قیامەت عقوبەکەی ئەوەی لە قیامەت ئەمە 4 ئاەتی تر لە قورئان بژمێرە لەبەرەوە مەبەستمەوە بوو ئەمە قورئان ئەوە باسی ئازادی ئاینی و هەڵبژاردننی ئاینی کرد زۆر بە ئازایانە بەڵام ئەوەی کە لە نێو کتێبەکانی فقها بەمانەتۆ شتێکی زۆر ترسنۆکانەیە یعنی وابزان ئەم دینە لەرزۆکە و ئەوەی بێت و یەک کەس دەرچێت دنیا وێرانە بێ وانە ئەوە قورئان خۆی نخاڵێکی تر زۆر گرنگە تاچی ئازاد یعنی کاتێک کە تۆ ئازادی ڕادەربڕین بە مافی هەموو ئینسانێک دانی لە ڕووی ئاینیشەوە قسەمان لە ڕووی ئاینیە تاکەکانمان ئازا ئەبن ئینسانەکانی ئێمە هەمویان ئازا ئەبن بۆ بەوە ئازابن یەکەم سوال چێ زۆرترین پرسیاری هەبێ ئازاترین تاکە لە ڕاستیدا ئەمەگەر قورئان خۆی چێ یەسئەلونەکە هەمووی پرسیارە و کراوە و لە پێغەمبەر
درودی خوای لەسەر خودداش وەڵامی داوەتەوە ئەبێ جورئەتی نەقدت هەبێ جورئەتی ڕەخنەت هەبێ ئێمە سێ جۆر نەفسمان لە قورئان هەیە کامیان خوددا سوێندی پێدەخوا ئەویان کە گرنگترینیانە ئینە النەفسە لەئەمارەة بالسوء ئەوە نەفسێکە کە لە هەندێک کەسا هەیەکەوە کاری خراپ ئەنجام دەدات خۆ ئەو سەرە باشەکەی یا ئەیەتوها النەفس المطمئنەیە کەچی خوددا بەوی چۆن نەخواردووە بە نەفسی لەوامە لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة نفسی لەوامە نفسی ناقیدەیە چونکە هەمیشە نفسە ناقیدەکە ئەدبا بۆ مطمئنەکە هەتا نەقد نەکەی تا ڕەخنە نەبێ ناگەی بە نفسی مطمئنە لە نفسی ئەمارە بەسوو ئەوە باز دەی بۆ نفسی مطمئنە ئەبێ بە نفسی لەوامەیە تێپەڕبی بۆیە ئەو کەسانە مطمئن بوون کە ڕەخنەیان هەبووە هەمیشە قسەیان هەبووە پرسیاریان زۆر بووە دەیانوێ بگەن بە ئەنجامێک و بگەن بە نەتیجەیەک بەرەبێ تەفکیرێکی ئازادیانە بێ خاڵێکی تر ئەوەی بەڕاستی کۆمەلگەی ئازاد کۆمەلگەی ئازاد و کۆمەلگەی ئازاد لەوە دروست دەبێت کاتێ بیرڕای ئاینی لەنێو ئەو کۆمەلگەیەدا زۆر ئازابێ زۆر ئازاد بێ بۆ نمونە یعنی سەیکی کۆمەلگەی کوردەواری بۆچی بە شێوازێکی گشتی کۆمەلگەی کوردەواری تا ئێستاش لە ڕابردوودا وا هاتووە کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیەکە دووڕووی کەم تێدایە نیفاقی سیاسی کەمتر تێدایە ئەگەر چی لە هەندێک شوێنەوە هاتووە نیفاقی ئاینیشی هەر زۆر کەمە یعنی کورد هەمیشە کە قساکە ئەڵێ مسلمان و کافر ناوەندەکەی ناژمێرێت چەند دەرەجەی تری تێدایە ینی کورد ئەم سەر ئۆسەرە خوێنێت وڵێ بەرز نزم سارد گەرم وانە ئەم بۆ چوونەچی ئەمە لەوە هاتووە کە کورد ئاوایە کورد نیفاقی نییە کورد دووڕووی نییە کورد لەبەر ئەوەی ئازا بووە لەبەر ئەوەی ئازادیش بووە قسەکانی ناودڵی خۆی وەکو خۆی کردووە ئەمە لەوە پێمان دەڵێ ڕاستی ئێمە بە دڵخۆش بین کە خەڵک قسەی دڵی خۆی بکە نایبێت دڵخۆش بینەوەی خەڵک بێدەنگە و خەڵک یعنی وەکو ئاوی مەنگ وایە لە کاتێکدا کورد دەڵێ لە ئاوی مەنگ بترسە یانەوەی خۆ ئەو ئاگری کە خۆڵم ئەو مێشک ئاگری لە ئەو مەترسیدارە خۆڵەمێ ئەمە هەموو لەوە هاتووە کورد دەزانێت شت بە ئاشکرا باشترە حتا کورد دەڵێ بانگی محەممەد بە ئاشکرا خۆش حەزی لە شتینی هێنی نیە ئەمە بەڵگەن لەسەر ئەوەی کە ڕاستیدا ئەبێت دڵخۆش بین ئەو کاتێک کە خەڵک پرسیاری زۆرە لە ئاین ڕخنەی زۆرە تێگەشتنی ئاینی قسەی هەیە لەسەر ئاین پرسیاری هەیە لەسەر تەفسیرەکان نیشانی وی گرنگی بە ئاینەدا بۆ نیشانی ئەوەیە مەبەستمەوەی هەندێک لە مامۆستایانی ئاینی نابێت زگورج وەڵامی ئەو خەڵکە بە خراپ بدەنەوە تۆ ڕەبن بڵێن ئەو فلان کافرە کوفری کرد بیدەنە دادگا بیگرن سەری ئەمە نابێ ئەمانە نابێ ئەبێ دڵخۆش بیبەوەی کە خەڵک پرسیاری هەیە لەبەرەوە کورد ڕاستەوخۆ بە شێوازێکی ڕازگۆیانە قسەی خۆی کردو بڕوانە ئەزانی کاتێ ئینگلیز عێراقی داگیر کرد بە کوردستانیشەوە وانە هەر شارێک حاکمێکی عسکەری هەبوو ئەم هەولێر حاکمی عسکەری هەولێر ناوەکەی مختصەرەکەی WR WR حاکمی عسکەری هەولێر بووە یاداشتەکانی خۆی نووسیوەتەوە لە یاداشتەکانی خۆی وابزان نزیکی لاپەڕەنەوە و پێنج هەڵە نەبم لاپەڕەنەوە و پێنج ئەڵێ لە هەولێرە کە حاکمی عسکەری هەولێر بوومە و لەگەڵ کووردا قسەم کردووە هەر کوردێک کە قسەی کردو بڕۆم پێ کردووە چونکە ئەزانم کورد هیچ فشارێکی لەسەر نەبێ ئازاد بێ قسەی ڕاستەقینی دڵی خۆیەکە ئەڵێ ئەو کات کەوتومەتە گومان لە کوردێک کە سوێندی خواردبێ کە سوێندی خواردبێ زانیوە بە تەمای درۆک ئەخەمە تێگەشتێکی زۆر مهمە چونکە سوێند خواردنی پێویست نەبووە کاتێک کە سوێن نەخوا لە ناخی خۆیان قسەی سوێن بووە لە ناخی خۆیان دوودڵێکی بۆ پیا بووە ئەڵێم خۆی گومانی لە قسەکەی خۆی هەیە مادام کوردێکت بینی ئەو حاکمی عسکەری هەولێر پێشی 90 ساڵ WR ئەڵێ ئەگە کوردت بینی سوێندی خوارد لێ بترسە چونکە خۆی ناخی خۆی پاکە لە ناخی خۆی ئێوە قسەیەکی ڕاستەقینە بکە هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان ئەڵێ کە ئازادی دەربڕینی ئاینی هەبوو دەسەڵاتیش پێوترێت دەسەڵاتێکی ئازا و ئازاد میدیا ئازادە بێ دروستکردنی حزب ئازادە بێ خەڵک ناچێتە نەفاقەوە بۆ ئەوەی نیفاق دروستکە هەموو خەڵک لەسەرەوە ئیش و کارەکانی خۆیەکە خەڵک قسەی خۆیەکە ئەوش بۆمان دەرێکەوە کۆمەلگا ئەو کاتە بە شێوازێکی زۆر جوان قسەکانی خۆیەکە و هەموو قسەکانی خۆی لە بەرچاوی ئێمە دەبێ ئەوەش دەسەڵاتەکان دەپارێزێ ئازادی بیر و ڕا دەربڕین ئازادی دەربڕینی بیر و ڕا بە ئاینی و بەوانی دیکە قسەمان لەسەر ئاینیە ئەوش دەسەڵاتەکان دەپارێزی ئەو ئازادیە چونکە بۆ دەرەکەوێت کۆمەلگەکە چۆنە چۆن بیرەکاتەوە تۆ چۆن چارەسەری کێشەکانی ئەەکەی ئەجنا بە شێوازێکی تر دەمی خەڵک داخیت و نێڵی پرسیار بکە ئەو کاتە بەڕاستی کۆمەلگە پێش ناکەوێت لە گومانی لە گومانیش بۆ ئیمان خراپ باشە خۆ سەردەمی ڕژێم کەس نەیوەراوە لە سیاسی و لە ئاینیشا قسەی دڵی خۆی سەرنجام ئەو ڕژێمە پارێزراو نەبووە هەر بۆ خۆشی کتێبێکی لە ساڵی 1970 وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی عێراقی چاپی کرد بۆ دکتۆر عەبدوڕەحمان فەوزی بە ناوی ڕقابەت المەطبوعات في العێراق یعنی چاودێری چۆنەڵێ ئەوە چاپەمەنیەکان لە عێراقدا باسدا نوکتەیەکی جوانەکە تاوان لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە ئەوەندە تند بوونە لەسەر ئازادی
بیر و ڕاو دەربڕین چونە هەموو کەسیان محاسبە کورە بە وردی کتێبەکانیان خوێندوتەوە تورکێک چۆ بۆ ئەوروپا شەهادە و بڕوانامەی لە کیمیا هێناوەتەوە کتێبێکی لەگەڵ خۆی هێناوەتەوە ئینگلیزی لەسەر کیمیا کتێبەکە هەر عنوانەکەی بە گەورەی H2O ئەڵێ پیاوەکانی گومرگ لە دەوڵەتی عوسمانی ئەویان گرتووە ئەو کوڕە گوتوان ئەو کتێبە مەمنوعە توتی بۆ مەمنوعەوتەوە کتێبە سیاسیە ئەڵێ کاکە من تەخەسوسم سپۆرەکەم کیمیایە من لە کیمیا بڕوانامەم هێناوەتەوە بۆچی ئەو مەمنوعاڵێ ناو کتێبە سیاسیە چۆن سیاسیاڵێ و کتێبەوە ڕەمزە ئەتانێت سوڵتان عەبدولحەمید بڕوخێنن ئەڵێ چۆن یعنی ئەڵێ H يعني حميد تو يعني حميدي دوم او يعني صفر اتاني صفر كان بيكوجن يعني او كاتو بو شوازه بشي دولت او الرخاو هيتشي نباو كواتا هميشه ازادي باشا هميشه قسە کردن باشا هميشه دەربڕینی بیرروڕا بە ئازادانە باش بەڵێ جوانە مامۆستا دێنە سەر خاڵێکی تر کە کەنگەشی فەلسەفی زۆر لەبارەوە کراوە ئەوش پەیوەندی دوانی نێوان ئازادی و ئیرادە و ئازادیە ڕێنێدی کات فیلسوفی فەڕەنسی ئەڵێ ئازادی مەلەکێکی سروشتی ئیرادەیە پرسیار لێرە بۆ جەنابەت ئەوەیە ئایا ئازادی ئاین دروست ینی ئیرادە دروست دەکات یا ئیرادە ئازادی دروست دەکات یان دوانە تەواوکەری یەکترن یاخود یەکیان ئەبێتە هۆی دروست بنەوەیترێ ڕاستە من ڕەنگە لە فەلسەفە نەزانم بەڵام لە ڕوانگە ئاینەکەەوە ئەوە دەزانم کە ئێمە هەمومان وەکو مسلمان کۆچین لەسەر ئەوەی کە ئەڵێن خوا محاسبە و مساءلەمانەکە خوددا پرسیارمان لێکە وانە لا تزول قدم عبد حتى يسأل عن 4 وانية عن عمري فيما أفناه وانية عن مالي فيما اكتسبه وفيما أنفقه وعن شبابي فيما أبلاه همو أما بو مادام پرسیارمان لێکرێ کەواتە ئێمە ئیرادەیەکمان هەیە بۆ ئازادی ئەم کۆمەڵگەی مسلمان نشینە بەداخەوە تووشی جەبریەتێک بووە تووشی ئەوە بووە کە پێی وایە هیچ دەسەڵاتێکی لە ناخی خۆیان نییە هیچ اختیارێکی نییە هیچ ئازادیەکی نییە خۆی وەکو پوش لێ کردو بەدەم ڕەشەباوە ئەمە بەڕاستی جیهانی مسلمانی ئەمڕۆ ئەوای لاتوە چۆن تونڕە و ئەم خەڵکە ئەتوانێت ئەم هەموو خەڵکە باتە پێشی خۆی و بیان تەقێنێتەوە ئەم خەڵکە بە شێوازێک لە شێوازەکان خۆیدا بەدەست خۆی تەسیمی دوعا کردووە ئیش ناکات بۆ شێوازان کەواتەمە لە ڕاستیدا ئەم یعنی چەند شتێکمانەیە هەر ئەوە کە ئاین دەڵێ ڕۆژی قیامەت موساءلە هەیە و پرسیارکردن هەیە مانەوەی ئێمە ئازادین مانەوەی ئێمە خۆمان کردەوەکانی خۆمان هەڵەبژێرین ئێمە خۆمان بەرپرسین لەو کارانی کە ئەیکەین خۆ ئەگەر تۆ بڵێ هەر شتێک کەسێکی تر پێی کردمەوە کاتە من و بەردێک جیاوازیمان چییە ئێستا خۆ زۆر جا تاوانبارێکە گری ئەڵێ کاکە شەیتان پێی کردم ئەوە عفاد ناکە ئەوە نامێتە مای لێ خۆش بوونت لە باشە لە بەردێکیش قەت تۆ بەردە دیوە بهێنن بۆ دادگا بڵێن ئەو بەردا لە فلانە چیاوە کەوتە خوارە کەوتە سەر ئەو سیارەیە ئەو بەردە بێنن پێی ببژێرنەوە لە کاتێکدا لە بەردەکەش بپرسی ئەگەر قسەبکاڵە من لە خۆم نەکەوتم بە جاذبەی ئەرزی ڕایکێشاوم هێزێکی دەرەکی ڕایکێشاوم بەڵام بووە ئەم مادام ئەم جۆرە محکمەیە نابینی کەسی تریش نابێ بڵێ شەیتان پێی کردم کەسی تر نابێ بڵێ فلانە کەس پێی کردم تاوانە و کردوتە و بەرپرسی لە کارەکانی خۆت ئەنجامت داوە کەواتە لێرەوە مەسەلەی ئیرادە زۆر گرنگە ئەماژە قورئانەکان بخوێنەوە بۆی کە کۆمەڵگەی مسلمان نشین یعنی بەڕاستی یعنی خۆی کردووە بە شێوازێک لە شێوازەکان کە هیچ دەسەڵاتێک و ئیرادەیەکی نەبێ بۆیە خی گەورە لە قورئانە زۆر ئاماژی وردی بەم بابەتانە کردو پێمان دەڵێ ئێوە تا لە دنیان نزیکەی 100 تا 105 جار خوا لە قورئانە وشەی عەبد کۆکاتەوە بجەمعەکە بە العیباد یا عیبادی فەتەقون وانە ئەگەر وەقل لعیبادی ئەمە یعنی خوداپەرستان نە یعنی کۆی لەو بێدەسەڵاتەکە 5 جار لە قورئانە وشەی عەبید هاتووە عەبید ئەو کەسان مرۆڤ لە قیامەتە بێ بە عەبید ئیدی هیچ دەسەڵاتێکی نامێنێ وەک ئەوەی بچتە نێو ئیمتیحان وەڵامت دابێتەوە دەفتەرەکەت تەسلیم کرد و هاتێ دەرەوە تازە ئیتر ناتوانانی هیچ شتێک ئیزافە بکەیت کەواتە 5 جار لە قورئان وشەی عەبید جەمعی هاتووە 105 جاریش تقریبا عیباد هاتووە عیباد و عەبید دوشتی جیان عیباد ئارەزوومەندانە تۆ خوددا دەپەرستی بەڵام عەبید یعنی تۆ دەسەڵاتت هیچی نەماوە ئەو 5 جارش لە قورئانە هەر 5 قیامەتە کە ئینسان کەوتە قیامەت تازە نایێتەوە بۆ دنیا ئیمتیحان باتەوە شتێکی تر کەواتە مەبەستم لەم وردەکاری بچووکەش ئەوە بوو کە بەڕاستی جیهانی ئێمە جیهانی مسلمانان خۆیان بەدەستی خۆیان ئازادی خۆیان ون کردووە ئازادی خۆیان بەخشیوە لەبەرەوە ئەم قسەی من بۆ ئەوەیە کە تونندڕەوی ڕێگە لێ بگرین چونکە تونندڕەوەکان هەمیشە دەڵێن وەکو مردوو بە لە بەردەمی مردو شۆردە ئیدی قسەمەکە یا پێمان دەڵێن من قال لشەیخیه لیمە لەم یفلح یعنی سەرکەوتوو نابی ئەگە بە شێخەکەت بڵێ بۆ نابێ بڵێ بۆ هەر چی پێت گوت جێبەجێکە ئەمە کۆمەلگەی ئێمەی کوشتووە ئەمە پێوترێ کۆمەلگەی تەلقین تەلقین نابێ بکرین نابێ قبولمان بێت ئەمانشان لەوە بۆی عەقڵ قفڵ بدەن بۆی عەقڵ بیر نەکاتەوە ڕاست مامۆستا جوانە خاڵێکی تر هەیە مامۆستا کە زۆر گرنگە ئایا پێگەی ئازادی ڕادەبرنی ئاین لە قورئاندا چییە؟ خوا لە قورئانە فەرمێت من کەفەرە فەلا یەحزونکە کوفرهو ئەوە
1400 ساڵ پێش قورآن وای وتووە بەڵام سەرێکی ئەوروپا ئێستا پێگەیشتووە ینی ئەوەی کە خوا باسێکە لە ڕۆژی قیامەت بێتان دەڵێ ڕاست ئەو کوفران نەتیجەکەی چییە؟ من ئەمیز بڵێم لە ڕاستیدا لەو بارە ینی کوردە لە زۆرتون قورآن خۆشە ینی هەرچی من بێڵێم ڕەنگە کەم بێ هیچ نەبێ بەڵام بەڕاستی ئەمڕۆ یعنی خەڵکێک کە قسە ئەکات پرسیارێکی هەیە لە ڕووی ئاینی خەڵکێک ئەڵێ ئەو ئاەتە بۆ وایە ئەو فەرمودەیەکی ئەڵێ ڕاستە خەڵکێک ئەڵێ خوددا چۆنە قیامەت چۆنە قبر چۆنە ئەمانە هەمووی پرسیارن حەقە خەڵک بیکە ئازادیشە ئەم خەڵکە ئەم پرسیارە نەبکە من کۆمەڵێک ئاەتم بەس بە پەلە ینی حەزم کرد ئاماژەی پێ بکەم بزانین خوای ئێمە چیمان پێڵێ باش نییە بزانە خوا سبحانه وتعالى فەرمێ قالوا إن الله فقير ونحن أغنياء ئەمە خۆ کوفرە خەڵکانێک گوتیان خوا فەقیرە ئێمە دەوڵەمەنی ئەدێ باش ئێسەیەکێوا بڵێ چی دەکەن کوڕڵەن ئەو کافرە و مولحیدە بیگرن بیکوژن دادگایی کەن شکاتی لێ بکەن وانە ئێکەچی خوا فەرمێ سەنەکتوب ما قالوا ئەم قسەی کە کردی بۆیە نووسین وقتلهم الأنبياء پێغەمبەرانیشیان کوشت بغير حق ونقول ذوقوا عذاب الحريق شتەکە چۆ بۆ قیامەت جارێکی تر بزانە وقالوا لن يدخل الجنة إلا من كان هودا أو نصارى يعني تابعي موسى نبي يا عيسى نبي ناتشي بهشت أي أخوة شي عليك قل هاتوا برهانكم إن كنتم صادقين بلقى كان تنبين وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا دعاء عيسى كون دعاء موسى كون عليهم السلام أو الرقية أخوانا فرمي بلن إيوا دعاء محمد كون وامل قل بلى بل ملة إبراهيم أقال لي أتشينو بلا إبراهيم بويكا همو من كوكاتو جاري كيت ما بس ما هو أما آياتنا شيء على قيامته ويقولون متى هو قيامته شيء وفرمي قل عسى أن يكون قريبا أم قرآن خد دروس الكرة يا محمد استيش وابلي ألنا وكافر بوا بيكوش قينا آخر بسيري أمك أم قصية وفرمي أم يقولون افتراه أي محمد ألنا أم قرآن تدرس الكردوا قل فأتوا بعشر سور مثله ده سورة بوبين وكو قرآن بينوس نوبزام أتوانا نا كمتر قل فأتوا بسورة من مثله يك سورة بينن نا وأم يقولون افتراه جارة رفرمي بل هو الحق من ربك بل والله حقه ومن لا يخواه هاتوا ألن تو تاواند كردو أم قرآن خود نسيته قل إني افتريته أجر من هلم بس بدني خواوا فعلي إجرامي أو تاوانا بلا سر من بي وقت أنشيا يعني ما بس أم والله ماني قرآن والله ميزور آزايانية زور مروف دوستانية هرش لك كزناك ويقول الذين كفروا لست مرسلا أي محمد بيترلن بباوركان رلن تشلتو بيغمبري قل كفى بالله شهيدا بيني بينكم خوا شاهدك من بيغمبري فإن كذبوك تو ألن دروك تو أم قصيكي راسنيا فقل ربكم ذو رحمة واسعة ولا يرد بأسه عن القوم المجرمين أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين إن جعل فذكر إنما أنت مذكر تو بير خروي لست عليهم بمسيطر تو ناتواني كنترولي أوانك خمي أوانت شيان لدي إن إلينا إيابهم خو هم كذب ولا ما قرأته ثم إن علينا حسابهم يم حسابيا لقلاكين داري عمل داري حسابيا لقلا مكان قل آمنوا به أو لا تؤمنوا إيمان ديالين باشا إيماننا كيف قوتانا وإذا رأيت الذين يخوضون في آياتنا وخلقك بيني بتشاو أبيني يخوضون في آياتنا قال طب آياتك كان ما نكن فأعرض عنهم بشتي أنت كول لي حتى يخوضوا في حديث غيره يكي بمن الله أما سورة أنعام أما لسردمي مكة مسلمان دا صلاتي نبوة قد صلاتي مدينة ببوا ودولتي بوا وايناكر أشمو بو سورة نساء كالمدينة دابزي ولا صالي بينجي كوتشي الله وإذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها أجر جوتان ليه وآياتي خوا قالتي بيكري وكشون الله بالرأي بينا هنري وقالتشي بيكري فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيري لقال لي اندامنيش هم ملكاتي دولتي جاي كواتا نتيجة قولي على الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم فاصفح عنهم وقل سلام فسوف يعلمون فالله يحكم لكم بينكم يوم القيامة لكم دين أما هم إلى الراسي دا أمانة هم كفرة بس خدا أولا من الناس كون رمانا أداته بإمالة إيواش أولا بنو استخلت شك برسياري هي برسياري كي هي الله وآيات الراسنية الله بروان بقرآن نية واني أنا وش دعوة إلى سر قيد كان بيبنا محكمة ومحكمة إلى سردانين أما أخوة محكمة ومحكمة كاري ناوي بو أم بابتي أنا ما بابتي فكرين أما بابتي آينين خدا قناعتي أبي خدا قناعتي أبي قناعي ناوي ما قناعي إلى شاي أو خلق بكين قناعي إلى شاي وخوما أمكين خدا فرمي يبقى قناعات بالرابم إيش بك لبروا حيفا يعني زورك لباور داران كوتونا تباسي محكمة ومحكمة كاري وفلان الرجنامة بدر محكمة وفلان كز بدر محكمة خو بمحكمة أو بليد بردوا واشنيا خب نظام ياسا هي امشتاني رخصو في دستور آدابي عامة هي أسايشي قشتي هي لأن دستور عام قصانة هي بس فرضا للرؤي آيني يقصبكين أو اللي يدبردوا دعوك أو دعوك تبردوا أو خصت السجن شو 2 سال لسروا بدوا أو مسلمان بيتو جاري كتير أم بابة آينيانا أبي خدا فرمي الريبة خلق بن خلق سيد اللي خويبك
بەجۆتان لە قسەکانیان بێ ئازادیش هەر ئەوەیەکە جۆ بگری لەو قسانەی کە حەز بە بیستنیان ناکەی جۆ بگری لەو قسانەی کە حەز بە بیستنیان ناکەی خۆگەر من هەرو قسانم بۆی بێتەوە کە حەز بە بیستنیانەکەم ئەو ئازادیم تێ نەگەشتووە بڵێ ئەوسا بابەتەکە زۆر ینی پرتام و چێژە بەڵام کات هەرە دەرفتماندا زۆر سپاس بۆ چوونەکە بەرەزان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون.